لحديثك صحيح جامع صغير هاتو خوشويستي خواه فرمي صلى الله عليه وسلم يك درهم بيشي 100,000 درهم كوت چۆن پێغەمبەری خوا فەرمی صلى الله عليه وسلم پیاوێک 2 دەرهەمی هەیە چۆن دەڵێ 2 دیناری هەیە ئەڕوا دانەیەکیان نەبەخشێ و دانەیەکیان بە خۆی گلەداتەوە پیاوێکیش ماڵێکی زۆری هەیە سەرۆت و سامانێکی زۆری هەیە ئەڕوا لە ماڵەکەی 100,000 دەرهەمە بەخشی ئەم 1 دەرهەمە ئەو 100,000 بەڵام ئەم دەرهەمە چونکە ئەو کەسە نیوەی ماڵەکەی بەخشیوە دوایەوە نیەتی پاکە بۆ خواوە ئەو کەسەش کە وەریگتۆ زەڕور بووە تەماشا دەکەی پێشی 100,000 دەرهەمە داتەوە وەڵا جاری وایە 1000 دینارە پێشی 100,000 دینارە داتەوە 100,000 دینار جاری وایە وەڵی گەڵایەک دەبەخشی پێشی 100,000 گەڵا ئەداتەوە گرنگ ئەوەی نیەتی خۆت پاکەرەوە بۆ خوا هەر چیەکت بەخشی بە کەمی مەزانە دەرهەمێکە خوای گەورە ئاوا گەوری دەکاتەوە جاری وای ئینسانی یەک گەڵایەک دەبەخشێ لە پێناو خوادا خوای گەورە خێر و پاداشتی 10 دەفتەر پارەی بۆ نووسێ 10 دەفتەر بۆ یەک گەڵایەک بەڵام دایەتی کەسێکی مستحق و فەقیر و شایەنی بووە تۆ بە گەڵایە خوای گەورە 100 یعنی ئەوەنە 100,000 گەڵات بۆ بنووسێ کە دەکاتە 10 دەفتەر بە کەمی دەزانی بە کەمی مەزانەوەی کە لە پێناو خوا دەیبەخشی ئەگە پێت خۆشە لە ڕۆژی قیامەتە سێبەرێکت هەبێ کاتێک کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خۆر دێتە بانسەری خەڵکی عارەق دەکە ئەگەر پێت خۆشە لە ڕۆژی قیامەتە سێبەرێکت هەبێ و عارەق نەکەی ئەوە ببەخشە هەم سەدەقە و هەم زەکات چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح جامع صغیرە دەفەرمێ كل امرئ في ظل صدقته حتى يقضى بين الناس هەموو مرۆڤێک لەژێر سێبەری خێر و سەدەقەکەیدایە حتا حکمی نێوان خەڵکی دەکرێ واتە لە ساحەی مەحشەرا تۆ کێشت نییە تۆ لە سێبەری خێر و سەدەقەکەی خۆیدات خۆتای ئەو سەدەقەی کە لە دنیادا کرد ئەو خێر و زەکاتی کە لە دنیادا بەخشیت بە ئیزنی خوا دەبێتە سێبەرێک بۆت لە ناخۆشی و ناڕەحەتی قیامەت ڕزگارەتەکە بۆیە دڵخۆش بەوەی کە فەقیر و هەژار خزمەتەکەی دڵخۆش بە چونکە دەبێتە سێبەرێک بۆ قیامەتت بۆ یەکێک لەو کەسانەی کە حەدیثەکە ڕیوایەتەکە ناوی ئەبول خەیرە زانایەکە ڕەحمەتی خوای لەبێ ئەفەرمێ دوای بیستنی ئەم حەدیثە کە خۆی ڕیوایەتی کردو و دەیگێڕێتەوە هیچ ڕۆژێک نەبوو ئیلا خێر و سەدەقەیەکی دەکرد ئەگەر نانێک وایە دەیبەخشی ئەگەر یەک سەلک پیاز وایە دەیبەخشی پیاز بە کەمی نەزانی ئەمڕۆ پیازێکم بەخشی بە کابرایەکی فەقیر ئەمڕۆ نانێکم بەخشی بە کەمی مەزانە لەوانەیە خوای گەورە یەک نانێکت بۆ بکاتە 1000 نان و 100,000 نان بە کەمی مەزانە 1,000 خوای گەورە دەیبەخشی لە پێناو خۆیدا بە ئیزنی خوا بۆ دەکاتە 700,000 بەلای نیکەوە کەواتە بە کەمی مەزانە بەشی فەقیر و هەژارێک بدەیت دینارێک 1000 دینار دەخەیتە دەستی فەقیرێکەوە بە کەمی مەزانە 1000 دینار دەخەیتە سنووقێکی مزگەوتەوە بە کەمی مەزانە ئەو 1000 دینار خوای گەورە بە 100,000 بۆ تەنووسێ بە ئیزنی خوا بە 700,000 بۆ تەنووسێ دەوڵەمەنە خوای گەورە سەخیە